سڵاوتان لێبێ و هەموو کاتێکتان باش نیوەڕۆتان باش ژیانتان باش باوەڕتان هەبێەوەیان تاخیر کردینەوەیان دواخستین نەمەزانی کێچینە پەخشەوە و کەی ناچینە پەخشەوە وەک ئاگدارن لە شاری سلێمانی چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی پزیشکی بەڕێوە چێکە لۆگۆکان دیارن کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی خۆی کە پێویستی بۆ لۆگۆی ناوەڕاست نەبوو بەسەرپەرشتی وەزارەتی خەنی باڵا و توێژنەی زانستی و زۆر بە بچووکیش دەستوو چێکە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات کە ئەبووە لۆگەکە زۆر گەورەتر بووە لەوێ ئەبووە ئەوە کە شتێکە بێت دوجار ئێمە لەگەڵ بەڕێزانە قسە بکەینەوە کام کۆنفرانسە بەڕێوە بن بەڵام جیاواز لەم بابەتانە بە سوپاسێکی زۆرەوە پرۆفیسۆر دکتۆر ئارام بارام کە جێگەی سەربەرزی هەموو کوردێک و هەموو دانیشتوویەک و هەموو زانستخوازێکی کوردستانە لێرە لەگەڵمانە لە بەرەوەی کە بەڕێزیان سەرۆشی لیژنەی زانستی کۆنفرانسەکەی و یەکێکە لەو بەڕێزانەی کە خۆتان ڕێزان هەمیشە ڕێز لە ڕای زانستی ئەوانەگرین و بەڕاستی بوونیان بۆ وڵاتە گرنگە. سپاس جەنابی پرۆفیسۆر. سپاس بۆ جەنابتان زۆر سپاس. مەمنون. گلەیەکەت مەقبولە بەڵام لە ڕاستیە خۆی ئەوە نیشانەوە نییە لۆگۆکەی کورسات بچووکە کورسات خۆی گەورەیە پێویستی بە لۆگۆ نییە لەبەرەوە گلەیەکەتان وەرەگرین بەرڵی فراوانە گەورەی جەنابتە دکتۆرجان هەڵبەتە دەزانم فەرمووت کە لوتفی جەنابیشتانە هێشتا لە شەجیان کردوینەتەوە ئەوە بێت دوجار لەگەڵ کاژێرەکەمە لە جەنابتان ئەوەندە لە ڕووی زانستیەوە پڕن کە بەڕاستی حەز ناکەمە بڵێ ڕووبەڕووی جەنابت بکەمەوە. زۆر سپاس. جەنابی پرۆفیسۆر ئەوەی کە بۆ ئێمە گرنگە تاوان دەمێت سەرستان بۆ ڕاکێشم لە بواری نەشتەرگەری دڵ و سنگ گۆرەکانی خوێنە پرۆفیسۆر دکتۆر ئارام بارام یەکەم کەسە لە عێراقکە ئەو نازنا و پلە زانستی وەرەگرێت و وەک هەمیشە ئاماژەمان پێداوە بۆ هەمومان جێگەی سەربەرزی و دەستگای میدیای کورساتیش شانازی پێواکەین. هەموو کۆنفرانسێک لەم جۆرانە کە ڕوئەدات ئێمە ئاگدارین کە ئەمە کۆنفرانسی نێودەوڵەتیە جارێکی تر ئێمە ساڵی 2019 کە هەر لەم ئوتێلە کۆنفرانسێکی تری نێودەوڵەتی کراکەسی هەمین کۆنفرانسی نێودەوڵەتی بوو سپۆنسەری میدیایی ئەم بابەتە بووین ئێستاش لە خزمەتیە و لە خزمەتی هەموو زانستخوازێکی ترین بەڵام لەم کۆنفرانسانەیە ئەوەی کە زۆر گرنگە بەرنامە زانستێکەیە پێشەوەی کە بڕۆیە ناواخنی بەرنامە زانستێکەوە حەزەکەم ئەو لە جەنابەت پرسیار بکەم کە ئەو بەڕێزانی کە هاتوون لە دەروی کوردستان جگە لە ناو کوردستان لە چ وڵاتێکەوە خەڵکتان داوەت کرد و وەک وانە بێژ بێت لێرە بەشدار بێت. زۆر سپاس لە ڕاستیە لە زۆربەی وڵاتەکانەوە تێیەتی توان پێ بڵێن لە وڵاتەکانی ئەوروپا و لە 5 وڵاتەوە توێژەر هاتووە لە ئەڵمانیا هاتوون لە نەمسا هاتوون لە ئینگلتەرا هاتوون و بەشداریکردنیش هەیە لە ئیسپانیاوە لە وڵاتانی دەوروبەر لە ئێرانەوە وەفتێکی زۆر گەورە هاتووە لە ڕاستیە سەرۆکی زانکۆی پزیشکی تاران هاتووە خۆی بە شخصی هاتووە چەند پسپۆرێکی زۆر گەوری لەگەڵ خۆی هێناوە ئەوانە هەموو پێشبینیویان هەیە لێرە لە وڵاتی ئوردنەوە چەند پسپۆرێکی زۆر بەهێزیان هاتووە لە لوبنانەوە چەند پسپۆرێکیان هاتووە چەند پسپۆرێکیان خۆیان لوبنانین و لە دوبەی داوام ئیشەکەن ئەوانش هەمووی لێرەوانبوون یعنی توانی بە لە ئەمریکاوە چەند کەسێک بەشداریان کردووە لە ساوز ئەفریقا و جنوبی ئەفریقاوە چەند کەسێک بەشداریان کردووە ئەمانە یعنی ئەگەر سیرکەی لە هەر چوار لاکانی دنیاوە خەڵک بۆ ئێرە هاتووە. بەڵێ جەنابی پرۆفیسۆر ئەمە پرسیاری ئەوە بکەم لە بانگێشکردنی ئەم خەڵکانە بە شێوەیەکی گشتی جەناب زۆر لە من شارەزات لێبەری خۆ دکتۆرەکە لە فەڕەنسا کردووە دوو جۆر بەشداریکردن هەیە لەم کۆنفرانسانە جۆرێکەیە کە لیژنەی ڕێکخەری کۆنفرانسەکە بەتایبەتی لیژنەی زانستی کە جەنابەت سەرۆکی لیژنەکەی بانگی کۆمەڵێک خەڵکەکە لەبەرەوەی کە پابلیشی زۆرە بڵاوکراوی زانستی زۆرە لەبەرەوەی کە سایتەیشتنی زۆرە بڵێن سەر توێژینەوەکان یەکرێ بەسەر چاوە بە توێژینەوەی تر بۆ جۆرێکی ترێ و کەسانە بۆ خۆیان پوختەی توێژینەوەکان ێرن بۆ لیژنەی زانستی کۆنفرانسەکە ئەو بەڕێزانی کە ئێوە بەتایبەتی لە دەرەوە بانگتان کردوون لە کام جۆران ئێوە بانگتان کردوون یاخوان ئەرسراکەم وێوە ناردووە لە ڕاستی هەردوو جۆرەکەی تایە هەندێک لەو بەڕێزانە ئێمە پێمان باشە بێن قسەمان بۆ بکەن کە قسەمان بۆ بکەن باسی باڵێن هەموو تازەگەریەکان لە بواری پسپۆڕی پزیشکی ئەو پسپۆرانی خۆیانە باسی یەکەن ئەتوان بڵێم لەوانە تقریبان 11 بێژەرمان هەیە کە هاتوون قسەمان بۆ بکەن غێری ئەوەش لەوانەی ترکە خۆی توێژینەوەیان ناردووە ئەوانش زیاتر لە 15 بۆ 20 توێژەرمان هەیە خۆیان توێژینیان ناردوو توێژینەوەکانیان هەڵسەنگێنرا و دواتر خراوەتە ناو ئەجەندای پرۆگرامەکەەوە. لە مەسەلەی بابەتی زانست ئاڵوگۆڕکردنە ئەمە هەمومان پزیشکان ئەمە زۆر باشە زانن بەڵام لە شەشەمین کۆنفرانسی پزیشکانی مناڵان کە هەر لێرە بەڕێوە چووکە هەردی سانێمە سپۆنسەری میدیایی بووین لە نزیکی ماڵبوونیە بەر لە ئێستا بوو هەندێک میانە لە ئەردەن و هەندێک لە ئێرانەوە هاتوون ئەو کاتە پرسیاری ئەوم لە میوانەکان کردەوەی کە ئایا ئێوە هاتوون چی فێری پزیشکانی ئێمە بکەن وەڵامێکی زۆر جوانیە بۆ کەسێکیان وتی ئێمە نەهاتوین پزیشکانی ئێوە فێرکەین ئێمە هاتوون ئاڵوگۆڕی زانیاری بکەین پرسیارەکەی من لێرە ئەوەیە ئەو بەڕێزانەش کە لە دەرەوە هاتوون لەگەڵ ئەم بەڕێزانەی کە لێرەیان یەکتری فێر ئەەکەن یان ئاڵوگۆڕی زانیاریەکەن
ئەتوان بڵێ یەکتری فێرەکەن چوو ئەوان لە ئەزمموی ئێمە بەشدارە بن ئێمەش لە ئەزمموی ئەوان بەشدارە بین دواترە بێت توی ئاڵەگۆڕی زانیاریەکانە چکە لە ڕاستی ئێستا دنیا بەهۆی با بڵێن بەهۆی ئینتەرنێت تۆکو بوونێکی بچووکی لاتوە ئەوەی لە ئەمریکا گوزەرێ مازانین چییە ئەوانی ژێ مەیزین هەرزین چییە مە لەو گۆوارانی ئەوانەش بڵاوەکەینەوە لەبەرەوەوانە ئەوەی ئێمە ژەبین و ئێمەژەوەی ئەوانە بین لەبەرەوە کەس شت فێر ناکە هەمووی گۆڕینەوەی زانیاریەکان لەو توێژینانی کە لە وڵاتی خۆمان ئەنجامەدرێت جەناب دووبارە لە من باشتر ئاگاداری کە هەندێک جێرنۆڵمانە هەندێک گۆڤاری زانستیمان هەیە کە پێوترین ئیمپاکت فاکتەریان بەرزە کاریگەریان لەسەر ناوەندی زانستی بەرزە ئەو توێژینەوانی کە لەناو کوردستانە ئەکرێت تجایەوەی کە لەم کۆنفرانسە بەشداریان پێکراوە تجاوی کە لە غێری کۆنفرانسەکە ئەنجامەدرێت توێژینەوەمان هەیە گەشتێتە بۆڤارێک لانسەت کە بۆ ئێوە زۆر بەڵێ هەمانە تەبان ژمارەیەکی زۆرمان نییە لۆژینەوە هەیە لە زانکۆی سلێمانی کە لە لانسێت و لە نەیچەر بڵاوکراوەتەوە کەمانە با بڵێن زۆرتر ئەو جۆرناڵانن ئەو گۆڤارانن کە زۆر بڵێن پایابەرز و بڵندن لە بواری پزیشکی و جیاجیەکانە بەڵام ئەگەر ئەوەی بڵێ لە جۆرناڵەکانی خۆمان کە سەر بە زانکۆی سلێمانی بێ سەر بە وەزارەتی خوێندنی باڵایە بۆردی کوردستانی لە ڕاستی ئەوانە نەگەشتونەتەوەی کە کاریگەریان هەبێت لە یەک زیاتر نیمانە لە کوردستان نیمانە ئەم جۆرە کۆنفرانسانە هەلێکی باشە لەبەری کە ئێوە ئەو خەڵکە بەتوانانە هێنن لە دەرەوە بانگێشتیانەکەمەوەی کە لێرەوانە پێشکەشکەن و وەک باسمان کرد ئاڵوگۆڕ زانیاری بکەن ئەوان لە وردەکاری نووسینەوە توێژینەوەکانە و لەوەی کە پێڵەن تریک بە زمانی ئینگلیزی لە هەندێک وردەکاری هەندێک هوەری نووسینە توێژینەوەکان و بڵاوکردنەوە شارەزاییان باشترە لە پزیشکانی خۆمان لەبەرەوەی هەردووکمان هاوڕای لەسەرەکەم بابەتە زۆر تازەی لە وڵاتیە هیچ شتێکتان کردو ئێوە لەم کۆنفرانسە بیکەن بە چانسێک بۆی ئەو توێژەرە بەهێزانەی کە هەیە توێژینەوەکانیان لە گۆڤارە بەهێزترەکانە بڵاوبێتەوە ئەلێرە ئەو تەکنیکانە فێری پزیشکان و توێژەرانی خۆمانی بکەن بەڵێ بەدڵنیاییەوە گەر جەنابێت ئاگاداربی پێش کۆنفرانسەکە دوێنێ وەرکشۆپ بەڕێوە چوو جاگەر پێناسی وەرکشۆپی ئەوەیە کە زیاترە لە پێشکەشکردنی توێژینەوەیەک ئەو وەرکشۆپانە وات لێەکە لەو بوارەی کە خۆت پسپۆڕیەکەت هەیە وات لێەکە زیاتر تایبەتمەندی لە چەند بوارێکە بمەسەن چۆن بابەتی توێژینەوە دروزەکەی چۆن پرسیاری توێژینەوە دروزەکەی چۆنە چیتە سەر با بڵێن ڕوونکردنەوە و پێناسی توێژینەوەکە پاشان چۆن توانی بڵاوی بکەیتەوە لە وەرکشۆپانەیە کە سێ وەرکشۆپە دوانیان ئەنجام درراودانی کەمەوە بە تایبەتی ئەو پرسیاری جەنابەت ئاماژت کرد لەوێ ئەوانە گفتوگوی تیاکرێ باشە یەک پرسیار لەسەر مەسەلەی وەرکشۆپەکانی ساوێ من پرۆگرامی وەرکشۆپەکە لە بەردەستە هەر بەمە بەستە پرسیارم نەکردی بۆی بڕێنە ئەم بابەتەوە لێەوە لێرە باسیەوە کە ڕۆژی چوارشەممە کە ئەکاتە دوێنێ یانزەی 2022 لە سێ وەرکشۆپتان هەبوو کۆک بەڕست ئاماژە پێدا یەکێکیان لەسەر Nutritional Support in Intensive Care Unit ICU Patients کە بریتیە لە ئەگەر بیکەمە بە کوردی بۆ بینەران بریتیە لە پشتگیری خۆراکی بۆ ئەو نەخۆشانەی کە لە یەکەکانی چاودێری وردە ئامێنەوە ئەوەی تیان بریتیە لە Self Study Conduct Based on Standards of an Accreditation Agency ئەمانە بابەتێک کە پەیوەندیدارە بە جۆری با بڵێن خوێندنی پزیشکی و جۆری ئامادەکردنی توێژینەوەکان و چۆنێتی بڵاوکردنەوە و چۆنێتی بڵاوکردنەوە لە ژۆرناڵێکە کە ئیمپاکتی هەبێت دکتۆر ئەلەمەیان ئەگەر بۆستی فەرمووت پەیوەندیدار بە جۆری خوێندن لە کۆلێژە پزیشکەکان یعنی جەنابی پرۆفیسۆر ئێوە لەم کۆنگراکە ئیکەن ئەمە بۆ خۆی هەنگاوێکی شبە بۆی کە دەستکاری پرۆگرامەکانی خوێندن بکەن وەزارێکی دڵنیاییەوە وەکو کاکتۆر کۆسار لە بیدایەتی کۆنفرانسەکە ئاماژەی پێە ئێمە لە بۆ ماوەی 4 ساڵە لە کۆلێجی پزیشکی پرۆگرامێکی تەواو تازە بەکارەهێنرێت کە ئەو پرۆگرامە کۆنانیە کە پێشتر لەسەری گرتووە پرۆگرامەوەیە کە زیاتر خوێندکارەکە خۆی مێشکی بەکارەهێنێت کە ئەمەش ئەو جۆرە با بڵێن ئیشەیە ئەو جۆرە خوێندکاری ئەو جۆرە فێربوونەوەی کە لە ڕاستی ئێستا لە دنیای باوە کە خوێندکار خۆی زیاتر هیلاکە نەک هەموو شتێکی بۆ پێنرێتە بەردەستی بەڵێ جامی پرۆفیسۆر هیچ کامێک لەو توێژینەوەی کە لەم جۆرە کۆنفرانسانە پێشکەشەکرێت قەدەخرێتە ناو پرۆگرامی خوێندنەوە یعنی دەستکاری پرۆگرامی خوێندنی پێ هەندێکیان بەدڵنیاییەوە ئەخرێتە ناو پرۆگرامی خوێندنەوە شەر نییە هەر بۆ پرۆگرامی خوێندنی لەوانەیە وا بێەوە وای لێ بکە جۆرێک لە خزمەتگوزاری تایبەت یا تازە بخرێتە ناو ئەو شوێنانی کە با بڵێن خزمەتی نەخۆشی تیاکرێت خۆی زیاتر مەبەستەکە ئەوەیە لەم پرۆگرامانە لەم کۆنفرانسانە کە چۆن زیاتر بەرەو پێش بچین لە خزمەتی نەخۆشەکانمانە کۆتایی هەر ئەوەیە درستی هەر بۆیە چەقی کارەکانمان چارەخواز و نەخۆشەکانمان باشە یەکێکی تریان لەسەر بابەتی چی بووە نووسرا Panel Session of Obstetric Gynecology Venue سولەیمانی Maternity Teaching Hospital نەخۆشخانەی ژنان و منداڵبوونی سلێمانی کە بەڕاستی
جنابی پرۆفیسۆر لە ڕووی جەنابتانە بێت و لە ڕووی بینەرەکانە بێت یەکێک لەو نەخۆشخانەی کە بەڕاستی جێگەی شارازیە بۆ ئێمە نەخۆشخانەی ژنان و مناڵبوونی سلێمانی زۆر ڕاستن لێرەوە دەستی ماندووی هەر یەکێک لەو بەڕێزانە گوشم سڵاو ڕێزم بۆ ستافی کاژێڕی و جنابی دکتۆر شلێری بەڕێوەبەری نەخۆشخانەکەی کەیش بەبێ و بەڕێزانی کارمەتیدەن هیچی بۆ ناکرێت هاوڕای لەسەرەوەی کە نەخۆشخانەی مناڵبوون و ژنان و مناڵبوونی سلێمانێکێک لە باشترین نەخۆشخانەکانی کە هەمانە خۆی من زۆر هاوڕام لە 100% هاوڕام لەگەڵ تا هەر سیستمێکی تەندروستی لە هەموو دنیاە بەچی قیازەکرێ بەوەی کە تۆ نەهێڵی مەسەلەن مناڵی بچووکە لە دایکە بێ ئەو دایکێش کە مناڵەکەی لێبێ تووشی جۆرە نەخۆشیەک بێ و لە ناو بچێ دروستە یعنی تۆ لە ڕاستی ئەگە بزانین بڵی جاران مەسەلەن لە 100 مناڵبوون دوانیان لە دەوێن سوێ ئێمە ئێستا ئەوە نەماوە لە وڵاتی ئێمە زۆر کەم بۆ تۆ لەبەرەوەی ماتوان بڵی مستەوای یا ئاستی تەندروستی سیستمی تەندروستی بە تایبەتی لەو بواری ژنان و مناڵبوونە ئاستێکی گەورەی بەخۆیەوە بینەوە پێشکەوتووە پێشکەوتو بە خستانەی باش جەنابی پرۆفیسۆر پێشی باز لە وەرکشۆپەکەی ئەو نەخۆشخانەی مناڵبوون بکەین حەزەکەم پرسیاری ئەو کەم ێستا لە مەسەلەی ئینفێکشن کۆنترۆڵە ڕێگرتن لە بڵاوبوونی نەخۆشی لە دام و دەستگا تەندروستیەکانە ئاگادارم کە نەخۆشخانەی ژنان و مناڵبوونی سلێمانی یەکێک لە باشترین نەخۆشخانەکانە زۆر ڕاست لەسەر ئاستی وڵاتەکە بەڵام لە ڕووی زانستی و ئەو کارانی کە لەوێ دەکرێت ئەگەرچی من دەزانم جەنابەت پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری دڵ و گۆرەکانی خوێنی بەڵام جاربەجار پێویستیان بە ڕاوێژە بێ بە ئێوە بە مقیمەکانتان بە ئەقدەمەکانتان لەوانەیە هەندێک جار بە خۆتان لەم جۆرە کۆنفرانسانەش یەکتریە بینن ئاڵوگۆڕ زانیاریەکەن کەیسی یەکتریە بینن لە پۆستکۆڵەکانتانە ئاستی زانستی کارەکەی نەخۆشخانەی ژنان و مناڵبوونی سلێمانی لەشوێیە لە چاستەکەیە ئەگەر باسی ئاستی زانستی پسپۆڕەکانیان و کاربەندەکانیان بکەین هیچ ئاسکەمێکیان پێوە دیار نییە ئەگەر لە سەد لە شانبەشانی هاوتاکانیان نەبن لە دەوروبەری ئەم هەرێمی خۆمان ئەوروپا هیچ لەوان کەمتر نین ئەیڵێمەوە دوێنێ شەر باسم کرد بۆ جەنابتان پێشکەوتنی ئەم وڵاتە بەهۆی دووشتەوە ئەگەر بڵێن هەندێک جار گلێ و گازندا ئەکرێت بۆ ئەم شتە هەیە بۆ ئەم شتەنی علاقەی بە بودجە و بەبوونی تەکنۆلۆژیای تازەوە هەیە ئەگەر بودجە هەوێت تەکنۆلۆژیاکەش دەبێت ئەو تەکنۆلۆژیای هەبوو هەموو ئەو شتانەی بەردەستە لە دەرەوە بۆ دەهێن و بەکارهێنین لە خزمەتی شارەخوازەکان بەس کە بودجەکە نەکرا کە تەکنۆلۆژیەکە ئامادە نەبوو ئەو کاتەوە هەستەکەی کە پزیشکەکە با بڵین هەندێشتی نەکردووە کەم تەرخەمی کردو لە ڕاستە ئەو پەیوەندی بە پزیشکەکەەوە نیە پەیوەندی بە بودجەکەەوە هەیە بەڵێ جەنابی پرۆفیسۆرانی کە لێرە تێبینیەکەم من ئەو بەڕێزانەی کە لەوێ وانەیان داوە لە نەخۆشخانەی ژنان و مناڵبوونی سلێمانی هەڵبەت دوێنێ من بۆ خۆم ئامادەی ئەوەی ئینتێنسیڤکەی یونتەکە بووم ئەوەی بڵین پرۆفیسۆر ئیزمایر بەڵێ پرۆفیسۆر ئیزمایر کە چاپێکۆتێکیشمان لەگەڵا ئەنجامدا بەشی تۆمارکرا بەڵام ئەمەی ژنان و مناڵبوونەکە مەسەلەن بۆ نابینم یەکێکیان باس لە عملیاتی سزەریانەکە بەڵێن عملیاتی قەیسەریەکە بۆ بەڕێزانی کە کێشان هەیە لە بڵێ ئەو پێڵەن خارج ڕەحم دەرەوەی ڕەحم بەڵێ دەرەوەی ڕەحم یەکێک لەوانە پەیوەندی بە چارەسەرکردنی نەزۆکیەوە هەیە کە بریتە لە ئەو بابەتەی کە پێندیار بەناوی ڕەحم و خانم نەزۆکەکات و لەگەڵ کۆمەڵێک بابەتی ترا مەسەلەن management of non-epithelial ovarian cancer چارەسەرکردنی شەرپەنجەی هێلکەدان کە جان لەم باشترە زای بەز بۆ بینەرەکانێکم بە کوردی دەمێ بزانم ئەم بابەتانی کە لێرە دانراون ئەم تۆکانە ئەم پرزنتیشنە زانستیانە ئەم پێشکەشتنە زانستیانە بۆ خۆیان پێشکەشکارەکان ئەم بابەتانیان بۆ ئێوە نردووە ئێوە لە بەرگرنگی واقعی کوردستان ئەم بابەتانتان و لیژەی زانستیان بژاردووە خۆی لە ئامادەکاری ئەم کۆنفرانسەیە چەند لیژنەیەکەیە لیژنەکان لیژنەی زانستین و لیژنەی لاوەکیشیان لێ بێتەوە بۆ هەر پسپۆڕیەک سەن لە لیژنەی زانستیەکە چەند پسپۆڕێکمانەیە پسپۆڕی ژنان و مناڵبوونن بە دڵنیاییەوە ئەم پسپۆڕە ئەزانێت لەو بەشەیە مەسەلەن چی باشترە باز بکرێت بۆی تازەگەریەکان بێنرێتەوە ئەگەر سەیری ئەو ناوانە بکەی کە لە وەرکشۆپیان نووسراوە دوانیان لە وڵاتی بریتانیاوە هاتوونەتەوە دانێکیشیان لە ئوردنەوە هاتوون ئەوەی لە وردنی شۆ هاتووە پسپۆڕی لە ئەمریکا وەرگرتووە یعنی سەرەکەی جەنابەت ئەمە شتەوای لێ هاتووە چەند زانیاریەکی زۆر بڵاوە هێنینە سلێمانی جەنابی پرۆفیسۆر ئەوەی وەڵاوی ناوەڕاستیشان هەر گرنگە چونکە بابەتی ئەکریدیشن و بابەتی توێژینەوەی زانستی چێکەوە بابەتانی کە ئێوە نازناوە زانستیەکانی پێبەرزەکەن ئەم جۆرە وەرکشۆپانە بۆ بەشداربووەکان چەندێک مزی بەشدار بوون چەندێک پارە وەرەگیرێت بۆ وەرکشۆپەکان ئەگەر غەڵەت نەبم 75,000 وەرەگیرێت بۆ هەندێک سێرڤیس و هەندێک پاکردنەوە و هەندێک جۆرینەوە وابزانم ئەوەنەیە هەرەوەندەیە زۆر هەرزانە هەرەوەندێ هەر زۆر ئێمە لە کۆنفرانسەکانی پزیشکیدانە بەلایکەمەوە 200 لە وەرکشۆپەکانە بزانم ئەگەر هەشتەکەم 50 بێ بەس نامێ بەڕای 75,000 باشە ئەم بابەتە کە بەڕاستی بابەتێکی زانستی زۆر گرنگە و بە نرخێکی زۆر ڕەمزی پێشکەش بە پزیشکانەکرێت چونکە
هەر پارەی نانخواردن و کۆفی برێکەکە هەر ئەو من هەرواتێگەم هەر بۆ ڕێخستنەوەی بۆ پاکردنەوە و ڕێخستنەوەی هۆڵەکە و هەندێک پێویستی ترە و هەندێک مەسەن چاوقاوە ئەو شتانەیە باش ئەگەر چی بەڕێستان زۆرتر پەیوەستن بە پرۆگرامە زانستێکەوە بەڵام زۆر مەبەست مەکان پرسیارە بکەم ئەم خەڵکانە کە بانگەکردنە دەرەوە بەڕاستی هاتنیان زەحمەتە تێچووی هەیە شتی هەیە سپۆنسەری دارایی ئەم کارانە چۆنەکرێت لە ڕاستیە خۆی هەموو کۆنفرانسێکی پزیشکی ئەبێ کۆمپانیای لەگەڵا بێ چکە بودجەکە لە ڕاستیە لەوانەیە وەزارەت یا حکوومەت ناتوانێت ئەو بودجە زەبەلاحە چکە لە ڕاستیە بودجەی ئەم کۆنفرانسانە زۆر زەبەلاحە یەکەم دووهەم بێ پێشەوە بەلایانی کەمەوە 6 بۆ 8 مانگ ئەم بودجەیە لەبەر دەستا بێ چۆن ناتوانێت تۆ مەسەن میوانێک لە ئەمریکا بینی لە ئاخیرا بڵێ کۆنفرانسەکەمان هەڵوەشاوت ئەو شتە ناکرێت لەبەرەوە ئەم بودجەی ئەم مینە ئەبێ زۆربەی کات لەلایەن کۆمپانیەکانی دەبانەوە تەرخان بکرێ و پێش ئەوەش بە 8 مانگ بە 6 مانگ ئەم بودجەی ئەم کۆنفرانسە ئێمە لە مانگی 12 پارەوە بلۆک کراوە بۆ من بەڵام ئەوە نییە مثل لەلایەنی حکوومەت و لەلایەنی وەزارەتی خوێندنەوە زیاتر کۆمپانیەکانەکە با بڵێن پشتگیری و سپۆنسەری ئەم بەدڵنیا و کورساتیش کە سپۆنسەری میدیای لە خزمەت ئەمە هیچ زۆر ناگەی هەمووتانەوە باشە زانن ئینجاوێت ئەوە بزانم هەر بەمە بەس دووباران پرسیارم کردەوە چکە چەنابەت پیاوێکی زۆر عیلمیت و زۆر بە ئەمانەتەوە لە بابەتەکەی خۆتا ئیشەکەیت بمانەوە نەمانێ ئەم کۆمپانیای دەرمایانەش قازانجی خوانێت و حەقی خۆشیانەکە قازانج هەموو دیگە وایە هەموو دنیا هەروایە ئەمان کە وەک کۆمپانیای دەرمان داخلی بابەتەکە ئەبن کاریگەریان نابێت لەسەر ناواخنی زانستی ئەو بابەتانی کە پێشکەشەکرێت بە دڵنیایەوە بە هیچ شێوەیە کاریگەریان لەسەر هیچ شتێکی زانستی نەبووە هیچ ڕێڕەوەیەکی زانستی تەنهامان مەبەستیانەوەیە کە ئەم لۆگۆیان وەکو جەنابە دەبینی لێرە عرض کراوە یاخود مەسەن ئەو ستاندانیان کە هەیە شتەکانیان پێشکەشەکەن تەنها ئەوەیە زیاتر بناسرێن نەک زیاتر بەکاربێنرێن ئەم مەبەستیان ناسینەکەیە زیاتر و تەنها ئەوەیە مەسەرەن دوای ژە و پزیشکانی کە بەکاری هێنن ئەو جۆرە شتانە ئەکەوێتە سەر پاڵتی دەرمانەکە بە هیچ شێوەیەک نایگۆڕێ نەخێر یعنی چەند ڕێمان زیاتر لێرە تەنها کاریەوەکەن براندین بۆ خۆیانەکەن نەکەوەی کە کاریگەری لەسەر بابەتەکە نەخێر بە دڵنیا وەز براندینەکەن جەنابی پرۆفیسۆر لەسەر بابەتی زانستی دووبارە بە وەرازام زۆر هیلاکە دەکەم نا بەسەر چاوت گەشت بێ سپاس دەکەم بەنزیکەی ژمارەتان لەلا هەیە کە چەند ئەبستراکت یان پوختەی باس بۆ ئێوە نێردراوە بۆم کۆنفرانسە بڵێ لە نزیکەی 100 ئەبستراکتمان وەرگرت بۆ هاتووە لە 100 ئەبستراکتەکە لە حدودی 60یان خراوەتە ناو ئەجندەی عیلمی کۆنفرانسەکەەوە تقریبا 25 بۆ 30یان کراوەتە ناو وەرکشۆپەکانەوە و باقیەکەی وابزانم 14 تا 16 ئەبستراکتیش کە ڕەفسکراوەتەوە ئەو 14 بۆ 16 باوم بڵێ 15 ئەتوانین بڵێ بە تێکرا 15 ڕەفسکراوەتەوە ئەو 15 کە ڕەفسکراوەتەوە هۆکاری ڕەفسکردنیە 15 لە چیە زۆر هۆکارە هۆکاری تێکنیکەڵە هۆکاری با بڵین ساینتیفیکە هۆکاری ئامادەنەبوونە مەسەن هەندێکمان هەیە ئەبستراکتەکەی زۆر باش بوو توێتی منە نێرم بەس خۆم ناتوانم بێم ئێمە ژومان بەدڵ نەبووە مەسەن هەندێکشکە هەیە تۆزێ ئاستی نزم بووە لە ڕاستیە هەندێکیان هەیە مەسەن زمانەکەی زۆر مەزبوط نەبووە لەبەر چەند هۆکارێک چۆوە ئەماژەم پێمە چەند کۆمیتەیەک بووە چەند لیژنەیەک بووە ئەم هاتوون ئەم ئەبستراکتانیان ئەم توێژین پوختەی توێژینەوانیان هەڵسەنگانووە لە باڵێن هەموو توێژینەیە گولانی کەمەوە 3 بۆ 6 با بڵێن هەڵسەنگێنەر هەڵی سنگانووە پاشان قەراری راوە کە ئەو بابەتە ڕەفسکرێتەوە نەخرێتە ناو ئەجندەی کۆنفرانسەکەەوە فەرمووتان ئێوە لێرە چەند کۆمیتەیەکتان هەیەکەم کارابن بڕێوە هەڵبەتەم کۆمیتانە دووبارە کۆمیتی زانستین و سەر و شێرێک لەو کۆمیتانە لەگەڵ بەڕێستانە پەیوەندی ڕاستەوە خۆی هەیە بۆی کە بڵێ فەرمانی کۆتایی لە بەڕێستان وەربگرێ ئەگەرچی ئێمە تا ڕادەیەک شارەزای جەنابتان هەین لە کارکردنا کە حڕێتە دەن بە خەڵکو بەڵام ئەگەشتان لە ڕێڕەوی زانستی بابەتەکەی کە بەمانەتەوە بڕۆ جەنابی پرۆفیسۆر ئەمە بپرسم چەند کۆمیتەتان هەبووەوە بەڵێ لە بەشە زانستیەکەی لیژنەی زانستی بەجیە خۆی پێک هاتبوو لە 8 بەڕێز 8 پسپۆر ئەو پسپۆرانەش هەندێکی چەند یاریدەدەریکیان هەبوو توانین بڵێن لە هەر بەشێکە لیژنەی زانستیمان هەبوو لیژنەی دارایی هەمان هەبوو لیژنەی ڕێککارگێڕی و ئۆرگەنایزیشنمان هەبوو لیژنەی با بڵین ریلیشن یا با بڵین پەیوەندیەکانمان هەبوو و لە دوای ئەوانش هەمووی سکرتێری هەیە کۆنفرانسەکە کە سکرتێرەکە ئاگای لە هەموو با بڵین جۆرە بەرزی و نزمی و وردەکاریەکی کۆنفرانسەکەیە توانین بڵێ هەمووی بەسەرێکەوە زیاتر لە 100 کەس خەریکی ئامادەکردنی ئەم کۆنفرانسەیە وەکو مەسەلەی لیژنە زانستێکە
یەک لیژ نەبوو یان دووبارە لیژ زانشتەکەش بۆ بە کۆمەڵێک لیژنەی حەزم کردی لە هەموو پسپۆرەکان یەکدانە هەبوو مەسەڵەن باڵێن لە نەشتەرگەری لە مناڵبوون لە مناڵان لە هەناوی لە زۆربەی بەشەکان هەبوو لە مختبەرەکان لە بەکتریۆلۆژی ئەمانیش ڕاوێژیان نەکرد بە چەند کەسیشکە لەگەڵ خۆیانە تێگەیشت بڵێن نیزامێک وە کە ئاوا بەشەپۆلی گەورە بەهێشووی گەورە بەڵێ کەواتە ئێوە لە دووبارە لە بابەتی زانستی کۆنفرانس لە چەند بوارە ئێوە وانە بێشتان هێت جاینەوە خۆیەکان بێت جای نێو دەوڵەتەکان هەموو بوارەکانی تیە یعنی هیچ بوارێک نییە بێبەش بوو بێ لە هەموو بەشەکانی پزیشکی و نەشتەرگەری تایەتی لە مختبەرات تایەتی زەن بۆ نمونێ مامۆستایەک هاتووە لە ئوردنەوە تەنها باسی بەشی شانەزانیەکە پاتۆلۆژی تەنها هاتوو باسی ئەومان بۆکە مثلا لە مختبەراتەوە تایەتی بەسان باسی جۆرەکانی فەحس و چۆن چنۆ جۆرە فەحسێکی تیا مثلا بابەتی تایە چۆن نەخۆشی کۆڕۆنا کە بە جۆرە چەند جۆرە تایبەتیکی مختبەر چۆن با بڵێن دەستنیشان کراوە لەبەرەوە هیچ بەشێکی پزیشکی نییە بێبەش کرابێ لەم کۆنفرانسەیە هەر لە بابەتەکانی یەکەم ڕۆژی کۆنفرانسەکەیە کۆنفرانسی دەوڵەتەکەیە لە ساعت 8:30 تا 8:45 بابەتێکە بۆ کە باس دەکات لە use of sonography for diagnosis and management of COVID-19 بەکارهێنانی سۆنەر بۆ دەستنیشانکردن و چارەسەرکردنی کۆڤید-19 بە سوپاس پێشماوەیەک جەناب دوایین بەردەمەکەمان بووی سۆنەرتان بەکارهێنا بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکانی مێشک و بۆری خوێنەکان کە لێرە سۆنەرێکتان بۆ من کرد بە سوپاس و بەڕێستان بووی کە بزانن ئایا کێشە هەیە لە خوێنبەرەکەمان نییە ئەم سۆنەری کە ئێستا باس ئەکرێ زۆر بەزم پرسەر لە بەڕێستەکەم لە بەروی ڕێک پەیوەندیدارە بە پسپۆرەکەیەوە کۆڤید لە هەموو پسپۆرێک زیاتر لێەوە نزیکە چی زیاد کردە سەر و ئەزمموی کە بەڕێستان 2 ساڵە بە چڕی لەگەڵ کۆڤیدتا کارەکەن ئەو بەڕێزی کە هاتوو لە ئێرانەوە هاتووە بەڕاستی هاتوو بۆ هەستا بوو هەرچی بڵاو کراوە هەیە لەسەر سۆنەر لە دەستنیشانکردنی نەخۆشی کۆڕۆناوە هەمووی بۆ باسکردینەوە لە هەمان کاتیشە باسی ئەم 2 ساڵی خۆی کرد لە تاران کە یەکێک بوو لە وڵاتانی زەنی زۆر بە چڕی کۆڕۆنا گرتیەوە یەکێک بوو لە دوای چین ئێران گرتیەوە گەر خۆ ئاگاداری هەموو ئەزمموی خۆی لەو 2 ساڵەیە چەند نەخۆشیان بینی و چۆن دەستنیشانیان کردو چۆن سۆنەریان بەکارێنەوە هەمووی بۆ باسکردین بەڕاستی زۆر بەسوود بوو توێژینەوەکەی ئەو سۆنەرە ئەوان دەکووا بەکارێن چۆن بەکاریهێن سۆنەرە بۆ دیواری سنگ و بۆستیەکانیکەن مەسەن بۆ بازەکە لەکووا هەیە ئەلتیابەکە لەکووا هەیە ئاو لەکووا کۆبوتەوە بۆری خوێنەکە لەکووا گیراوە سۆنەر بۆچی زۆر مەبەست بوو باسکرێ مەسەن زۆربەی نەخۆشانەی کە لەناو چاودێری وردان و ناتوانرێت بگوێزرێتەوە بۆ بەشی سیتیسکان و بۆ بەشی ئەشعە و لەسەر جێگاکەی خۆی هەمان زانیاری دایەتی و سیتیسکانێک بداتێ باسی ئەو جارێک مەبەستی پرسیارەکەی من ئەوە بوو چونکە بیرمەکە لە سەرەتای سەرتاوە کۆڤید پەیدا بۆ گەرچێ پسپۆرەکەی جەنابتانە بەڵام منۆکو پێشکەشکارەوە وەکو بە هاوڵاتیەکی ژاگەدارم سەرەتایان و تیشکی سنگ بەکارێنەوەی خەڵکە لە ئەشعەی سنگ دوای خستیانە سەر سیتیسکان دوای ئەوە بە سیتیسکان هەتاوەکو هین پیا بوو PCR پیا بوو فاسیلوتەکە پیا و پاشان فاسی خوێن پیا بوو سیرۆلۆژی و PCR جامەبەستەکەی من ڕێک ئەوە بوو ئەم سۆنەرە بۆ ئەو گرنگە بەتایبەت بۆ بەڕێزایی کە ناتوانن جوڵیان پێ ناکرێ و کە تەنەفوسی سناایی وا بڵێن هەناسەی دەستکردیان بۆ ئەکرێ لەبەرەوە ئەو زۆر کاریگەری هەیە لە شوێنی خۆیان لەسەر جێگاکە زانیاریکی زۆرە دەیاتی هەم لەسەر دەستنیشانکردنی نەخۆشیەکە هەم لەسەر چۆنیەتی با بڵێن ئیسیجابە بۆ عیلاجەکە ئەمە ئەکاتە ئەوەی کە ئێستا هەندێک کەسمان هەیە بە ساڵات چوون لە دایک و باوکی هەر کەسێک لە ئێمە مەسەرەن دوور بێ لە گیانی هەموو کەسێک هەندێک کەسمان هەیە کە لەسەر جێگا کەوتویتەوە خۆشتێکە لە هەموو دنیا شاڕووەدا ناتوانن جوڵەی پێ بکەن ئەو تیمە گەڕەکانەی کە هەیە لە نەخۆشخانە ئەهلیەکانە بەتایبەتی وەبزم تا سەر حکومەتشتیوامان نییە ئێمە ئەسەردانی ماڵانەکەن بۆ پشکنینی خەڵک بۆ وەرگرتنی فاسی خوێن و هەتاوکو کۆتاییەکەی ئەکرێت لە هەنگاوی داهاتووە بتوان سۆنەریان پێ بێک و چۆن شتی تر سۆنەرەکەن بۆ کۆڤیدیش بگەڕن لەوانە بێت لە ئێستاە تۆزێک قورس بێ ئەوە چکە پسپۆرێکی تایبەتی ئەوێ لێزانینیکی تایبەتی ئەوێ بەڵام دڵنیاوە هیچ شتێک دەگمەن نییە هیچ شتێک نییە بڵێ نەکرێت لەوانەیە مەسەن 2-3 ساڵیکەەوە بێ بێشێک لە سەرکترین ڕێگەکانی دەستنیشانکردنی و نەخۆشیە ئەوان هیچ وەرکشۆپێکیان پێشکەش کرد ئەو دکتۆر ئاردا کیانی ئەو وەرکشۆپی نەبوو ئەو تەنها قسەی هەبوو باسی توێژینەوەی کرد بەڵێ لە ساعت 9:04 بابەتێکتان هەبووە لەسەر Activities of Royal College of Pathologists مەبەستەکەی من ئەلێرە ئەمەیە بەتایبەتی ئەو ڕال کۆلیجانەی کە هەیە کۆلێژەکانی بڵین کۆلێژی شاهانەکان شانی بریتانیا کۆلێژی شاهانی نەشتەکارانمان هەیە بەسێرجنەکانمان هەیە هی دکتۆری دانەکانمان هەیە و ئەمەی کە لێرە ئەیبینم هی پاثۆلۆجیستەکانە هی نەخۆشی
نەخۆشی زانی نەخۆشی زانیەکانە. حەزەکەم زەحمەت کێشی باسی ئەوە بکەیت کە چۆنە ئەمان وەک ڕۆیال کۆلیج بەشدار بوون لێرە. بەڵێ ئەم بەڕێزی کە هاتبوو خۆی لە ئەسڵا ئوردونیە، بەڵام زیاتر ئیشەکانی لە بابڵین لە ئینگلتەراکە و هەر مەسئولی بەشی پەرەپێدانی جۆرێتی فێربوون و بابڵین جۆرێتی چۆن دکتۆرێک دروزەبی کە بێ بە پزیشکێکی پسپۆر لە بەشی نەخۆشی زانی. ئەگەر بڵێم نەخۆشی زانی چییە؟ مەسەن جەنابێت مەسەن دکتۆرێک گرێک لە ئابە، ئەم گرێ کە لابرێ نێڕێ بۆ بەشی تاقیگە بۆی بزانانی ئەم گرێت چیە، چکە گرێکانە زانین جۆرەکانی گیان. ئێستا وای لێ هاتووە لە دنیا تەنها ئەوە وات لێەکە بزانی چ جۆرە عیلاجێک بەکارێنی بۆ ئەم نەخۆشە، ئەگەر ئەوەت نەبێ ناتوانانی ئەو بکەین. ڕاستە نەشتەگەری کراوە گرێکە لابراوە، بەس ئەمە پێت ئەڵێ چی بکەیت دوای ئەوە بەرۆ گرنگی زۆر بەڵێ مەبەستت لەمە ئەگەر من بۆ بینەرەکان بە ئاسایی ڕوونتری بکەمەوە، مەبەستت لە بەکارهێنانی ئەنتیبیۆتیکەکەی یا مەبەستت لە زیاتر کاڵی گرێ باسی شێرپەنجەکەین. مشکلە هەرە زۆر کێشە زۆر گەورەکە لە جیهانە شێرپەنجەیە کە تۆ شێرپەنجەیەک لا ئەبەی دوایەوە چی بۆکەی بۆ ئەم شێرپەنجەی هەڵنایەتەوە ئەو نەخۆشی زانە ئەو پسپۆرە پێ دەڵێ چی بکەی. ئەوان دەستنیشانی جۆری نەکەدەڵێ ئەمە بەس تیشک و ئەمەن کیمیۆی پێویستە، ئەمە تیشی پێویستە، ئەمە هیچی پێویست نییە و ئەوت پێڵێ. بەڵێ دووبارە لە مەسەلەی پرۆگرامە زانستێکەیە جگە لە کۆلێژی شاهانەی نەخۆشی ناسەکانیان نەخۆشی زانەکانە ئەوانی تر بەشدار بوویان تەنها ئەوان لێرە بوونیان نەخێر سێ بەڕێزی تریشمانەیە لە ئینگلترا هاتوون کەوانشە لە کۆلیژی شاهانەوە هاتوون، یەکێکیان پسپۆڕی با بڵین هەموو جۆرەکانی نەخۆشی هێنایی و بە تایبەتی نەخۆشییانەی بە ساڵاتچوانە. خۆزانین جەنابێت ئێسام وڵاتی ئێمەی تر بەرەو بە ساڵاتچوونە ڕۆین، نەخۆشەکانمان لە 160یان لە سەر و هەفتاوەیە بەرەو بزانین چۆن تعامل لەم ئەمرە بکەین ئەم بەشە. و سێ بەڕێزی تریشمان لە بەشی ژنان و مناڵبوونەوە هاتوون هە لە ڕۆیاڵی لە بابڵێن لە کۆلیجی شانەوە. بەڵێ ئەماکەم بە دوا پرسیار لە خزمەت جەنابتانە باسی ئەومان کرد کە ئێمە وەک پزیشکان هەمیشە چەقی کارکردنمان چارەخواز و نەخۆشەکانمان دڵنیام و ئەوەی کە ئێوە لەم کۆنفرانسەی کەن هەم بۆ پێشوەچوونی ئاستی زانستی خۆتان گرنگە و هەم ئەو میوانانی کە لە دەرەوە بانگەکرێن. هەردووکتان یەکتری فێر ئەەکەن. ئەمە گزارشتی جەنابتە لە خزمەت جەنابتانە جارێکتە عەرزێکەمەوە و هەروەها باسی ئەوتان کرد کە گۆڕانکاری بەسەر پرۆگرامی خوێندنەکانی شاهێنین لە جۆرە کۆنفرانسانەیە. دوجار ئەم بابەتە بۆ کوردستان و بۆ سلێمانی جگە لەمە چیتری هەیە کە پێشکەشمانی بکە و لە سبەینە چ بابەتێکی زانستی زۆر گرنگ هەیە کە حەز بکەی سەرنجێمی بۆ ڕابکێشیت. ئەگەر تۆ لایەنە زانستیەکەی بخەرەلاوە بوونی کۆنفرانس لە هەر وڵاتێکە لە هەر شارێکە نیشانی گەشەکردنی ئەو کۆمەڵگەیە، چکە کۆنفرانسی زانستی لە هەر بوارێکە بێ باسی پزیشکی ناکەم ئەنیشانەیە ئەم کۆمەڵگەیە گەشەیەکی تایبەتی کردو کە توانێت کۆنفرانسی زانستی بکات. کۆنفرانس زۆر قورسە و بەڕێوەبردنیشی زۆر قورسە، بەس کە بوو یانی نیشانی گەشەکردن و بەرەو پێشووی کۆمەڵگاکەتە. مەخۆی لە خۆیە ئەمە نیشانەیەکە کە کۆمەڵگاکەمان بەرەو پێشوە و زیینوە و گەشاکە. ئەنج ئەگەر بینی تۆ بۆ بابەتەکە مەسەن لە بەشی پزیشکیە ئەگەر کۆنفرانس نەکەی چۆن نەزانی تازەگەری چیە لە دنیاە، چێ باشە کێ خراپە، ئەوان چیت بۆ هێنن تۆ چی پێشکەشەکەین بۆوان، ئەوانە تەنها لە کۆنفرانسە هەیە. بەشی بوارەکانی پزیشکی ئەوەندە سەرقاڵن هەموو بوارەکان، یان لەوانی مەسەن ئەگەر لە کۆنفرانسێکی وانە بێ نەتوانی بزانیش تازەگەریەکان چییە، تەنها کۆنفرانسەکە وات لێکە بتوانین تازەگەری چیە. لە سبەینە چ بابەتێک هەیە کە زۆر سەرنجڕاکێش بێت، یعنی زۆر تایبەت بێزان هەموو بابەتەکان گرنگن بۆ ئێوە هەڵدان بژاردون، بەڵام هیچ بابەتێکی حەزکەی سەرنجڕانی بۆ ڕاکێشی هەستێنێ خۆمان بین و سەی پرۆگرامەکە. وەڵام من پێم باشە هەمووی خۆتان سەرنج ڕاکێشن، بەڵام لە دوای ئەوڕۆ دوو سەشن هەیە، دوین هەیە، یەکێکیان باسی نەخۆشی ژنان و مناڵبوونەکە، یەکیشیان باسی نەخۆشی جۆرەکانی بۆری خوێن و شکان و ئەم شتانەکە و دوو سەشنە زۆر بەپێزە. بەڕای من جەنابتان لەوەیە زۆر ئامادە بن، زۆر باشە. بە سپاسێکی زۆرەوە بۆ پرۆفیسۆر دکتۆر ئارام بارام، سپاس بۆ خوا، سپاس بۆ هەبوونە، سپاس بۆ کارانی کە بۆ هاوڵاتیانەیەکەیت یەخوا سەرکەوتوو بن. لەم پەخشە ڕاستەو خۆیە پاشەوەی کە لە خزمەت جەنابی پرۆفیسۆر مەرەخەسە بین لە خزمەتی ئێوەش ئیز نەخوازی خوا یاربێ سەعات 3 بۆ پاشێکی تری ڕاستەوخۆ گەڕێمە خزمەتتان و کۆمەڵێک پەنەلیشمان حازر کردو کە لێرە کۆمەڵێک لە میوان چاپێکەوتم بکەین بۆی لە داهاتوە بە شێوەی تۆمارکراو لە بەرنامەی چارە بیبینن. هەتا کۆ کاتێک گەڕێمە خزمەتتان هیوای پێنجشەمەیەکی ئارامتان بۆ خوازم، هیوای دڵخۆشی و کامرانی و سەرفرازیتان بۆ گەم. خواتان لەگەڵ.